تەرخەمی ئەکرێت لە پاراستنی ژینگە لە باشووری کوردستان. ئەمن لە بەبوونەی بەهارەوە یەک دوو ڕۆژێک کە خۆش بوو چوونە دەرەوە دیتمان بەداخەوە هێشتا ئەو خۆشەویستی کە هەبێ بەرامبەر بە نیشتیمان لە زۆر باراوە جێی خۆی نەدوتووە. بیری نەتەوەیی زۆر گرنگە کە ئەگەر تۆ نەتەوەکەت خۆشویست دەبێ ژینگەکەی پارێزیت یا ئەچینە سێرانگاوە باش بزانێت کە تۆ ئەمڕۆ چێ سێرانگاوە خۆشی دەکەی شادی دەکەی سبەینی هاوڵاتیەکی تر دێتە شوێنەکەی تۆ کارە مەکە و هاوڵاتی سبەینی هاتە شوێنەکەت بێزار بێ. هیوادارم ئەو خەڵکەی ڕوو لە سەیرانگاکان دەکەن یارمەتی یەکتر بدەن ژینگە پارێزن ژینگە کوردستانمان جوان دەکات و بەرەو پێش دەبات. زۆربەی کە زەڕات سەیران دەکات فکر لەوەی ناکاتەوە کە ژینگە پارێزێت بەڵام پێویستە هەمومان و کوتاکێکی کورد ژینگەمان پارێزین بۆ ئەوەی بە شێوەیەکی جوانتر دەرکەوین بۆ ئەوەی لە وڵاتەکانی تر ناسرا بووین بە ئەوەی کە ژینگەمان جوان و پارێزراویشە. مانجی ئادار مانجی سەیران و گەشت و گوزارە. خەڵک پۆل دەچێتە دەر. جا پێویستە لەسەر خەڵک پێویستە لەسەر تەواوی خەڵک کە دەچێت بۆ گەشت شوێنەکان بە جوانی بپارێزن زبل و خاشاک لە پاشەخۆ بەجێنێرن. بۆیە پێویستە بەڕاستی ئەمە زیاتر ئەرچی حکوومەتیشە کە خەڵک وشار بکاتەوە زیاتر. پێشم وایە وتەیەک هەیە کە دەڵێ هەر کەسێک نیشتیمانی خۆی خۆش نەوێت هیچ شتێکی خۆش ناوێت. ئەمە شەرەکە دەست سەیرانگا چۆن ماڵی خۆی دەپارێزی چۆن ژینی خۆی دەپارێزی چۆن دەستمی خۆی دەپاردەنان هەموو ڕیانێکەوە دەبێ هەڵ سەیرانگایەکان پارێزی پاژماوەکانی خۆیان کە دەخۆن فڕێنەدەن لەو ناو عەلاگەیەکی بکەن و هەتا دەتوان لەگە خۆیان بیهینەوە دەتوان لە شوێنێک داینێن ئەو دەمیشارانەکان دەگەنەوە سەیرانگایانە شوێنە لە پیسە و گەشت و گوزارانە هەموو لەوەندی هەر دەگرنەوە یعنی شەشی زۆر جوانە.